بری 25 سالا وەکە ئیرۆ وەکو کاریسەتێکی سەرمڵەتێ مە نەخواستم وڵات پارێزێن کوردێک و بیمید بوون هێوی بوون کە خەباتەوە بەردەوام بەرهەمێکی باش بنەرە و دوستێرێک گەشێت عزمانێک کوردستانە سووریەدا ئەوەندا کرد یەک ژێ مامۆستا کەمال ئەحمەد دەرویش دۆ شێخ موسی یوسف و ئەمش ڕۆژە 2014 حتا ئیرۆ ئەم مزگینیە دەدن هەردووە و پارتیەوەژی بوون یەک ئیرۆ ئەو کەوادرێەوە و هەڤالێەوە مل بمل هەبڕەنن سەرقادا خەباتێنە سەرڤەیەکێ حتا ئیرۆ ئەو فکر و بیر و ڕامانێن وا بووی منهەجێک بووی مەدرەساک دبستانێکەش بۆ خەباتە نەتەوەی کوردی سووریەدا بۆ ڕێبازا پیرۆز ڕێبازا بارزانیە نەمر ژبەرگۆ باشترین نمونە مامۆستا کەمال ئەحمەد و هەڤالبەندێوی شێخ موسی یوسف وکاری بوون وان ئەفکارا وان ئارا و دووەختێ تەنگاودا و دمەرجێن زەحمەت و دژواردا دەرباز کرد و ئومید و هیڤیا وا خەباتکەرا و خۆرتا و دەهێن خۆرتا و کەچا و ژنا و مڵەتێ مە بتەڤایی حەمی بەشێن جڤادا کوردی بۆ پێ هیڤی بوون پێ ئومید بوون پێ باوەرن حتا ئیرۆژی حتا ئیرۆژی بیرێەوە و ڕامانێەوە ژمەرە منهەجە و ژمەرە وەکو دبستانێکی وەکو مامۆستای خۆم دەزانە ئەم هەڤالانە خەباتەوە زاواوە و درۆژەکە گوربوو و کارێکی پێویستش بوو مڵەتێ مە شەهید بوونە شەهیدێ نەتەوا کوردن شەهیدێ مڵەتێ کوردن شەهیدێ قەدیا کوردی نەدرێ کوردستانە سووریەدا ئەم هەر ساڵ بەژین دکن vê ڕۆژەها بێ زێدە پرۆپاگەندا بێ زێدە هەر ئینسانێکیش دەرخوازانە ڕۆژە سێ هەیڤا یازدا بوونەیە دڵتەزین یا کاریساتا گۆسەر مڵەتێ مەدە و مەدە خەباتکەرێ خۆ دوو لە هەنگێ خۆ وەنداکردن لەسەر خەباتا ڤی مڵەتی و سەر بەردەوامی بوو کارێ ڤی مڵەتی و بۆ vê خەلکێ شاندەکە تایبەت چوو بوون وەلات باژارێ حسوچا و ڕێدا قەزایەکی بوو سەرڤەیەکێ ئەم دووبارە ئەم زکراوات ڤەژینن نەگۆ شانێ وا زێدە بکەن ئەم قەدرێ خۆ ناز دکەن و خۆ زێدە دکەنش بۆ ئەم کاربن بدن خویاکردن کە ئەم شاگردێ بێ دبستانە گۆ وان دامەزراندنە وان چێکردنە وان سەرمشۆپاندنە سەروێ دبستانە گۆ ئەو مامۆستایە بوون تێدا سەرڤەیەکێ ئەم ئیرۆ جاردی ئەم بێدێ سۆز دەدن وامێ بەردەوام بن سەرڤێ خەباتێت بەردەوام بن سەر نونەرێ مڵەتێ خۆ نونەرێ قەدیا خۆ بن حتا خوێندلاشی مەدە هەیە و حتا مڵەتێ مە بندەستە و تەنگاوە لەسەر هەمی ئاستێن سیاسی و دیبلۆماسی و ڕاگەیاندنێ و جواکی و جەماهیری و ڕێخستنی و سەرمی هەمی ئاستێن خەباتە مەوێ بەردەوام بمینە نفشێن کووردا و ڕێوازێن کوڕێن پارتی و بارزانی وێ بەردەوام بن سەرڤێ خەباتە حتا مڵەتێ مە بگێ مافێ خۆی ڕەوا و چارەنووسەکە هێژا شایستی گۆ خەباتە مڵەتێ مە بە شایستی قوربانیین گۆ مڵەتێ مەدانی شایستی گۆ بان تەضحیاتێ بار لە هەنگێمە ژ بەروێ قوربانیت بۆ قەدیا کوردی ژ بەر باوەریاوە هەبوو ئەم مڵەتێ ها پێتڤیە ئەم مڵەتێ ها گۆ بگهێ ئەرمانجێ خوا و حەقێویە وەکو حەقێ بقا شعوبێ دنیای تەبدا گۆ بگهێ تاناهیکی و ڕەحەتێکی و هەبوونەکە باوەری هەبوونەکە ڕەوا یا مڵەتێ کورد درێ کوردستانە سووریەدا باوەری بە هەروەسا حقوقی مڵەتێ کورد مافێ گەلێ کوردی ڕەوا ساڵە سەر خەیرانان سووریا دەچیبی حتا ئیرۆ وەدعی سووریا سەرانسەر پەنگاوە ئیرۆ جاردی پارتی دموکراتی کوردستان سووریا هەروەسا ئەنجومەنگترین پارتیە سەرانسەری سووریادا خودێنێرینەکە زەلالە دەرباری کێشەیە قەدیا کوردیە سەر هەمی ئاستێن خەباتێ سەر هەمی ئەوە وێ